السلام عليكم ورحمة الله وبركاته. من الإسلامي بخلقي كلاكتين أمثال أبن بولي دوانزا دم يسلم هاوي نشتيك بكم كبولي دوانزا لام آسان بيت ودرجيكي زور باش بدەستبینم. خاڵم پێمی گوت بۆ بەشداری لە پرۆژەی چالاکردنەوەی مێشک و هێزکردنی یادگە ناکەین من کە پێشتر ئەی پرۆژەم نەبیستووە یەکەم جاری بیستم. منیش چم سەیری فیدباکەکانتانم کرد سەیری شتەکانتانم کرد بەرامەوە زۆر شتێکی ناوازە بی بڕیارمدا بەشداری بکەم بەشداریم کرد بەڕاستی لە سەرەتاکاندا زۆر ناڕەحەتم لەگەڵ ڕایەنانەکان زۆر ئاستم خراوی بە شێوێ یەکدانی وا لێم هاتم بوو بەشداریم کردگا من هەستم خراپە بەس ئامۆژگاریە جوانەکان ئێوە وای لێم دەکرد کە زۆرتر هەوڵ بدەم و ئەی فکرە لا بدەم. بەڕاستی ئێوە ستافێکی بێوێنن هیچ شوێنێک نەمدیتووە کەسێک هەندە باشم لەگەڵ بەشداربووەکان خۆیان وەک خێزانێک خەم لەیان بخۆن. ئامۆژگاریە جوانەکان ئێوە وای لێم بکرانی هەر بەردەوام بم. بەڕاستی ئێستا شتانێکی زۆر عەجیب لە ژیانم ڕانداوە. ئێستا توانم لە 5 خولەکدا 2 لاپەڕە و نیم بێ و 3 لاپەڕ لەبەرکەم لەلایەک ترۆ ئیرادەم زۆر گەورەیەگە. پێشتر کە دکتۆر پێمی دەگوت شیرینی نەخۆ نەمدەتوانێ و هەر دەمخوارد بەڵام ئێستا کە بەشداری ئەی پرۆژەم کردووە ئەیە 2 مانگە من شیرینیم نەخواردە خەوم زۆر ڕێک بووە خواردنم زۆر ڕێک بگا هەموو شتێکم ژیانم یەکجار گۆڕیاگە کە دەوروبەرەکەم پێم دەڵێن نێرگس تو وەک پێشتر نەمیاگت یعنی زۆر لە هەموو ڕێگە گۆڕیاگە ماڵیان هاتەکە دێژن ئەتووە گۆڕیاگت ئێمەش بەشداری ئەی پرۆژە بن کە لای ئێمە هێشتا کەس بەشداری نەکرا ئەوە کەس من هەندە شتانێکی زۆرم بەدەستهێناوە هەمی والیان هاتەکە بەشداری بکەن. بەڕاستی ستافێکی بێوێنە نازانم چۆن باستان بکەم و چۆن باسی ئەو شتانە بکەم کە من بەدەستمێناوە لە تەرکیز لە سەرنج لە سیستەمی سەرەکی کە دەتوانن لە ماوەی 1 خولەک 40 ژمارە بۆ 42 ژمارە لەبەرکەم کە پێشترە سەرەتاکاندا زۆر ئاستم خراپی لە لەبەرکردن لە خێرابینین لە 5 خولەک دەمتوانی 12 لاپەڕ 11 لاپەڕ بەڵام ئێستا دەتوانم 1000 لاپەڕ بۆ سەرەوەتر بدینم کە شتانێک زۆر عەجیبە چەند دەستخۆشی لێتان بکەم هەر کەم نازانم چۆن دەری ببڕم. بەڕاستی مامۆستا شتانیم بەدەستم هێناو لای ڤۆزگرە باس ناکرێن نەڕووی کتێب بخوێنەوە چەند بەرەو پێش چۆن پار هاوی من کامل نەمتوانی کتێبێ بخوێنمەوە ئەمساڵ بە چەندەها کتێبم خوێندوێتەوە چەند چێژی لێ وەردەگرم لەگەڵ ئەی هێندەکە من بەشداری ئەی پرۆژەم کردم و پۆلی 6 دەخوێنم یعنی زۆریش مەجالم نەبی و لەگەڵی حەزێکی یەکجار زۆرم بۆ کتێب خوێندنەوەش هەیە. ئێمە لای بادینانین بەخۆی ئاسلمان بەس بە بادینش قسە ناکەین و خاڵم مامۆستایە ماستەریشی ناگە لە بوارزین دەزانێ ئەجا زۆر بەدیایی شتانە ئەگەڕێ سەحکاتە ئەی پرۆژە و تشت چاوەنە جاویش گوتی پێم بەشداری پرۆژێ بکە زۆر ناوازەیە. بەڕاستی یعنی پەشیمان نیمە و بە هەمی کەسی دەڵێم پێش بنە سەف 12 بی ئیلای پرۆژێ بکەم پرۆژەیەک بێوێنەیە ئێستا من لەگەڵ ئەی پۆلی 12 و هەندە ساعی قوتابخانە و شتم ئەی تشکە لە مەدرسینەکە ئەگەر توی هیچ خوێندنترت نەبێ بەس بەشداری پرۆژێ بکەی یەکجار بەرەو پێش دەچی.